لا شارۆچکەی سەید سادق یارینێوان یانەی سەید سادق و دەربەندیخان کرا دەربەندیخان بە گۆڵێک یاریەکەی بردەوە. سەفین کانەبی سەرۆکی یەکێتی تۆپیپێی کوردستانیش لەوێ لە نێوان 8 بۆ 10,000 کەس هاندەرن، زۆربەیان خەڵکی شارەزورن، بە هەموو قووەتیان چەپڵەی بۆ لێ دەدەن، دەڵێن سەفین سەفین بژی سەفین. ئەمیش پێی خۆشە بە دەست و مل ڕاوەشاندن تەشەکوریانەکە. لە ناو جمهورەوە یەکێک لە مەراقی ئەوەی دۆڕاون نێرگەلا کێشێ لە سەفین کانەبی نزیکە لە پڕا سەری سۆندەی نێرگەلەکەی لە پەرژینەکەەوە بۆ خاتە ئەودی و دەڵێ رێ خاڵۆقمێکی لێیە، ئەویش دەڵێ ئەخر نابی، کابرا هەر دەڵێ کورە دەلێدا خۆ دنیا کاول نابێ. سەفین کانەبیش خۆی ئەربابە حەزی لە نێرگەلەیە، سۆندەکەی لێوەرەگرێت دەمی پێوانێ یەک لەسەر یەک قومی لێەیە بە قەد دووکەڵکێشێ دووکەڵ لە دەمیەوە دەرەچێ. فۆتۆگرافەرێک بەو وەزعەوە وێنەی کانەبی گرتووە. ئەمە بۆتە هەرا بە پێی ڕێنمایی تۆپی پێ نابێت لە نێو یاریگادا جگەرە و نێرگەلە بکێشرێ. سەفین کانەبی بڵاوبوونەوەی وێنەکەی بە ڕۆحی وەرزشی وەرگرتووە. خۆی داوای کردووە فیدراسیۆنی تۆپی پێ لێی بپێچنەوە. ئەمڕۆ بە 250,000 دینار سزادرا، هەر خۆی پارەکەی دایە ئەو فۆتۆگرافەرەی وێنەی گرتووە.